سەربەست نەریمان کەریم لە دایکبووی ساڵی 1985 لە شاری چەمچەماڵ دەژیم و لە ئێستادا کە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچێت لەسەر لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بە ژمارە 34 کاندیدی لیستی کۆمەڵن بۆ پەرلەمانی کوردستان. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامیان ئەو تیمەی کە کۆمەڵی ئیسلامی کاندیدی کردەوە بۆ پەرلەمانی کوردستان تێکڕا ئامانجێکی هاوبەشمان هەیە کە بریتیە لە جێبەجێکردنی ئەو کارنامەیە کارنامە تێروتەسەل و گشتگیرەی کۆمەڵی ئیسلامی بۆ کۆیکەکانی هەرێمی کوردستان بۆ چاکسازی بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان بۆ سەروەربوونی یاسا بۆ فراهەمکردنی ئازادیە گشتیەکان و ئازادی ڕادەربڕین بۆ گۆڕانکاری ڕیشەیی لە سیستەمی سیاسی هەرێمی کوردستان و بۆ هێنانەری چاکسازی ڕیشەیی لە سیستەمی ئیداری هەرێمی کوردستاندا خەسوێتی ڕوو ئێمە ئەمانەوەیە ئەو ئەجێندا و کارنامەیەی کۆمەڵی ئیسلامی و پلەی یەک کار لەسەر جێبەجێکردنی بکەین. بەدەرەوە من وەکو ڕۆژنامە نووسێک کە زیاتر لە 15 ساڵە کاری ڕۆژنامەوانی مەیدانی و ئەمەلیم کردووە. یەکێک لە ئامانجە هەرە سەرەکیەکانم لە وەکو ئامانجی شەخسی لە ئەمەوێت لە پەرلەماندا پێی بگەم و تەحقیقی یەکەم بریتیە لەوەی کە بتوانین سنوورێکی حرامکراوی جددیدا بنین بۆ تیرۆری ڕۆژنامە نووسان بۆ پێچیلکردنەکانی سەر ئازادی ڕۆژنامەوانی. من زیاتر کاتەکانم لە سەر کار و لەسەر ئیش بەڕێەکەم. دەستپێکی ڕۆژەکەم بۆ شێوەیە زۆربەی من بەیانیان کە دوای نوێژی بەیانی ساعاتێک بۆ ساعت و نیوێک خەومەوە دوای کە لە خەوڕا ئەبم ڕاستەخۆ خۆم ئەڕۆم خواردن بە خۆم حازرێکم. ماڵی 10 ساڵەکە هاتوچۆی دەوامەکەم ینی بەیانیان زوو هەڵەستم بۆ کە سەرکار هەر خۆم خواردن بە خۆم حازرەکەم. ئەمە گلەی نییە لە ماڵەوە بەڵام هەر تەبعی خۆم وایە حەزەکەم خۆم خواردن حازرکەم و بێ ئەوەی کەس خەبەرکەم و ئەڕۆم بۆ سەر ئیشەکەم. وەکو خۆتان ئاگادارن لە کەناڵی ئاسمانی پەیام لە سەرنووسەری تۆڕی میدیای کۆمەڵم پێم خۆشە ئەگەر ئێوە دەرفەتان هەبێت پێکەوە بچینە سەر شوێنی ئیشەکەشمان. من لەبەرەوەی خاوەنی سیاری خۆم نیم هەروەها ئارەزوی سیاقەتیشم بە هیچ شێوەیەک نییە ینی حەزم بە لێخۆڕینی سیارە نییە. لەبەرەوە بەردەوام ئۆتۆمبیلێکی تایبەت خزمێکی خۆمان کە هاوڕێژ نزیکیشمە دێتە شوێنمان بۆ سەر کار و لەسەر کارەوە ئەمهێنێتەوە بۆ ماڵ و هەر شوێنێک بڕۆم ئەو لەگەڵ مایە بۆم شێوەیە بەیانیان ساعات 7 لە ماڵ دەرەچین لە 7:04 تقریباً لە ماڵ دەرەچین بەرەو سلێمانی دەم بۆ سەرکارەکەم. بەڕاستی ئەوە ستەمێکی گەورەیە لە لایەنە سیاسیەکان تو هەمویان وەک بە یەک چاو سەیر بکەیت. چۆن کۆمەڵی ئیسلامی خێتە بارتەقای یان تای ترازووی دوو لایەن یان لایەنێک لەو لایەنانەی کە لە دەسەڵاتا بوون و بەشدارن لە دزینی قوتی خەڵک لە فرۆشتنی خاک لە چاوساغی بێگانە لە بڕینی قوتی خەڵک و لە بێژیانکردنی خەڵک و نەهێشتنی هەلیکار و لە قۆرەخکاری بازاڕ و لە گەندەڵی و لە بردنی سامانی گشتی و ینی ناکرێتەوە ینی ئینسان وجدانی لەو ئاستەیە بێ بتوانێت ئەم بەراوردکاریە بکە و پێی وابێ جیاوازیان نییە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لایەنێکی سیاسی ئیسلامی کوردستانین کە سەربەرسانە لە چ لێ ڕابردوو کە تاقی کراوینێتەوە و چی لە ئایندەکە کە ئاکاری بۆ دەکەین ئێمە بە پەرێزی پاکەوە بە دەستی پاکەوە بە مێژوویەکی زێڕینەوە بەرگری لە خەڵک و خاک و سنووری جوگرافی کوردستان و پرۆژەی قوارەی سیاسی هەرێمی کوردستانمان کردو ئەکەین.
ئێمە ڕۆژانە کە دێین بۆ سەرکار لە کەناڵی ئاسمانی پەیام لە ژووری هەواڵ تقریبی ساعات 8:30 بۆ نزیکینۆ لەگەڵ کارمەندەکان لێرە و لەگەڵ ڕێخەری ژووری هەواڵ و بەرپرسی ژووری هەواڵ کارنامەی ڕۆژێک یان زیاتر لە ڕۆژێک هەندێک جار ئەجەندای چەند ڕۆژمان هەیە بۆ کارکردن پێکەوە ئەجەندای ئیشکردنی و ڕۆژە دانین لە ڕێگەی دابەشکردنی کارەکان بۆ تۆڕی پەیامنێران و هەواڵێرەکانمان لە شار و شارۆچکەکان بەو شێوەیە ئێمە دەستەکەین بە ئامادەکاری بۆ سەرجەم ئەو گەشتانی هەواڵ کە لە ڕۆژێکە لە شاشەی پەیام و پێشکەشکرێت. داواکاری من لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەیە کە دش بوو ناوئومێدی کە دوو حیزبی دەسەڵات خۆڵقانوێنە لە نێوکایی سیاسی و پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بێنە مەیدان و بە هیوا و گەشتبینیەوە بەرەو سندوقی دەنگدان بڕۆن چونکە سندوقی دەنگدان شاڕەی گۆڕانکاریە بژاردەیەکی دیکەمان نییە لە جگە لە سندوقی دەنگدان بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستان ئەوە داواکاری زۆریش نییە لە هاوڵاتیان وێڕای بەشداریکردنیان لە پرۆسەی هەڵبژاردنەکە داوایان لێ دەکەم تەنها پشتی ستەمکار و زاڵمان مەگرن دەرهێنانی بەڕەکە لە ژێرپەی زاڵمان بەجێ بێڵن بۆ ئێمە.